وهي بويا كم جارة كميتي كلها ما بيني بخويا زود الخروج بختارك ذلك بجاري أم كوكب بويا كميتي كم قاعد حد يمينتك عليك ئامۆژگاری چییە بۆ ئەم خەڵکی کە لێرە وڵی داواکەم لەو جەماوەرە بەڕێک و پێکی بڕۆن بەڕێکەوە چکە لەبەرەوە تا میلەتی کورتە ئێسامی نەبینێەوە بۆی ئیسواتێکن بە هەموو میلەتانی گیان ئێمەش بە صاحبی ئیرادەی خۆمان حەز بە دیموکراتیەکەین حەز بە ئازادیەکەین حەز بە یەکسانیەکەین حەز بە دادپەروەریەکەین داواشم لەو جەماوەرە ئەوەیە بەڕێک و پێکی بڕۆن بەڕێکە بۆی کە ئەمە ئێستا احتیمالە خەبەری سناحی بەسە وڵاتەکەمانەوە بێت یعنی هەموو کەس مراقبە ئەوەی کە بکا بۆی لەبەر ئیشەکەمان بەرەو ئامۆژگاری بۆ ئەوانەی کە دەرەچن لە پەرلەمانە ئامۆژگاری ئامۆژگاری چییە بۆ بەڕاستی ئامۆژگاری ناوەیە هەمووی بە دەنگ با بۆ یەکێکە بەڵێ ئەی ڕاچیە بەرامبەر بە پەرلەمانەکە ڕاماوەی وەدان چاوی دژمن پێکەین بەڵێ تۆری گال نووریگیان ئەحواڵی بێەوەی بیاخۆ ئەمە هەموویەتی کێت تشكيلات بيني
بس كاكا بس طاونا لي لا أتوانين كردستاني إيران برداشتی که خالص و رفاه لبرن برای بۆ تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی خارجی بێت. ناو مامۆستا مەریوان ئەحمەد ڕەحیمە لە ناوچەی سێمانی لە بەشی 47 لە ناوچەی دووەم لە ناحیەی سیروانە. هەموو ڕۆڵەکانی ئەم گەلە بە شێوەیەکی ئازادی و بە دڵخۆشی و بە ئەو پەرڕێکوپێکیوە بە لێهاتوون بە لێبوردنەوە بێن بۆ ئەم ناوچە هەڵبژارەکان و نوێنەری خۆیان ئەو پەڕی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن بە دڵێکی ڕاست بە دڵێکی ڕەوا بە ئیمانێکی ڕاستەوە. و هیوادارم ئەو پەرلەمانە و یا ئەو ڕابەرەمان کە دەرەچێ ڕێگایەکی ڕاستی پیشاندا بۆ ئەم گەلە و ئەم گەلە بەرەو ئازادی بەرەو سەربەستی بەرەو خۆشی لە چنگی سەدامی زاڵم و حزبی فاشی بمان پارێت. حاول تخوات تستفيد يا جماعة البيان عوارض ئامان شتان لەم ڕایە چی بووە؟ ئەمان شمان ئەوەیەکەوە ئیسلامی کاتمان بێتە ئاسایش و سەرۆکایەتێکی باش و مەوفقی ئینشاءالله و دەتوانین بەسەر زۆر مەمنون. من رئيسي لجنة انتخابي بنجار ششم لمنطقة سيسايا ولا ساعات هشتي أمبانيا ودسمان كربة انتخابات وحتى استابريكو بيشي انتخابات كمان كردوها بشويشي قانوني ومنتظم بفي أو برياليك دان لا ولا قانوني مجلسي وطنيا وخلقك زور بحماس باندفاع وينبو أم انتخاباته چونك أما أول انتخابات أكرية لكردستان لاجر رأي أهدافها
هو ولا بيخلنا ولا خد بيخلنا يدي شارك يجيبه شيء بيجي لا سلا لا سلا دي لا سلا ولا لي ما وصفوا لي زوج لا شو مش ولا شري انظروا متى ها من اللي درجه جمال محمد شريف لتساي مظني من جاب ينج
لشارع البرد خەڵکی عەربەت بەیانی زوو پێش کاتژمێری 8 هاتبوو لەبەر مەڵبەردەکەمان هاتوون بۆ دەنگدان و زۆر بە شێوەیەکی ڕێکوپێ یانە ژوورەوە زەنجی خۆیە و زۆر بە دیموکراتیەت بۆ هەچ لایەنێکێرێ بە ئەو لایەنە دەنگەیا و بەبێ ئەوەی هیچ تەسیرات یا شتێکە بێ لەلایەن خەڵکەکە بە دڵێکی زۆر فراوانەوە دێتە پێشەوە یعنی تیامانە هاتبوو ئێرە بۆ دەنگدان قاچی نەبوو بە شتێ بەعەسکا هەبوو کرا بۆ باوەش لەبەرەوە ئەو میلەتە یعنی زۆری پێ خۆشە و زۆر بە شانازی و ئێوێ هاوبەشی بکە لەم دەنگدانە بۆ هەڵبژاردنی نوێنەری ڕاستەقینی زۆر سپاس فيديو مع مصطفى عثمان إسلامي بعد ما قام الأذان وصلك برنقش كيف وصلك كيف شفت الأمر برانا لو برانا ملا عثمان أو ملا غاري ولا خشيت فرموا أنا كان جي فرموا هو شيخ من جوابك لبابا جان غادي جوابك عليك السلام بخير خلاص والله
بان جهانی بادار بودشی لگما همین حالا نشون هایی خوشحالين أمو كاتي بسر نزيد شانازي شلاسر كين بسر مشملانا وتنا كاتنا مانو شانازي كين متعارف لك ونقصك الدنيا قدم عندنا غادينا والله تعالى ورا لي ربو سناتان كاسس بسيط أجل يوم عربتين كل يوم دان سباقات عربتين لما والله عربتين حاڵاتیان ئامادەن بۆ فەرمیسەر بەستیەوە نوێنەری خۆیان هەڵبژێن تا ئێستا هیچ دەگەرێک نهاتوو باسی لە تەلەڤیزیۆن دایانەکەین تا هەلیان بۆ ڕەسانی